دارستانی زەڕایەن گەورەترین دارستانی دەستکردە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی کە دەکەوێتە سنووری قەچای شارەزۆر. دارستانەکە 40,000 داری لە جۆری سنەوبەر لە خۆ گرتووە و بەهۆی ئاوڕنەدانەوە و کەم تەرخەمی لایەنی ئیداری بەشێک لە دارەکان وشک بوون یاخود بڕاونەتەوە. هاوکات لە وەرزی سەرما و سۆڵەدا دارەکان مەترسی بڕینەوەی زیاتریان لەسەرا. تا ئێستاش ئەم دارستانە نەبووتە شوێنێکی گەشتیاری بۆ هاوڵاتیانی سنوورەکە و پارێزگای سلێمانی بەگشتی و تەنها گەنجان بە شێوەیەکی ناتەندروست بۆ خواردنەوەی مادە کحولیەکان بەکاری دەهێنن. زۆر گەنجان هێن کاتی خۆیان لێ بەسرە بن ئارە قوشتیتی ئاخۆن و هیوادارم پاک و تەمیزی دابگرن دارستانەکە بە جوانی بمێنەوە بەشێکی زۆری بڕاوەت و خەڵکی بردوێتی بۆ سوتاندنی جستان بەشێکی زۆری عنی باش نییە ئەبێ هەموو کاتێ نوێژنیکەیت و هەموو کاتێ هەڵیان پاچی دەبرەوەی سەکاتی پاییزە زۆربەی کات ماڵان شوێنان دارەکانیان هەڵە پاچن دەبرێ بۆ ساڵێکی تر لقی جوان و باشتری دارەکە خۆی سەرەتانی لێگا لە بانەوە نایوڕنەوە سەرەتان بانەکەی ئەو لە خەبوڕنەوە لە بانە سەرپەلەکەی لێگا بۆ ڕیشەکەی ئەی سووتێنێت ئەیسووتێنێ بۆ خۆی ئەگەر بش بیوڕیتەوە ئیتر خۆی گەوەڵی ژەگا گوشتیش ناوێت. بەنسبەت ئەم دارستانەوە دارستانێکی جوانە چڕوپڕە بە ساڵانە وشکە کرێ و نۆژن پێویستی بە نۆژنکردنەوە هەیە پێویستی بە قولە هەیە پێویستی بە بیر هەیە بیر کە بۆ دارستانەکەدا بندێ بیرەکەی بۆ هەڵبکەندێ. بە وتەی بەڕێوەبەری ناحێی وارماوە 56 کارمەند بۆ پارێزگاری لە دارستانەکەدا مەزرێناون بەڵام بەپێی بە دوواداچوونێکی پەیهام تەنها چەند کارمەندێک ڕۆژانە لە دارستانەکەدا بەدی دەکرێن. طبعا هۆبەیەک هەیە هۆبەی دارستان و پاوانی شارەزور بینای ئەم فەرمانگەیە هەر لە ناو دارستانەکەیە و وەزیفەی ئەوان پارێزتنی ئەم دارستان و ئەم دارستان و ئەم پاوانەیە کە لەوێ هەیە و ئەم هۆبەیە زیاتر لە 50 کارمەندیان هەیە دەکرێت مناوەبەیەکدا بنێن خۆیان لە ڕۆژەکە 4 کەس ئێشەگیری دارستانەکە بێ بە چواردۆری دارستانەکەیە سیاجەکەش کات چاکی بکاتەوە ئاژەڵێکی بینی دەری بکاتە دەرەوە تر ئەمە بەڕاستی واجب و وەزیفەی خۆیان بە نووسراویش ئەمەم پێوتون و بە مەرجعی خۆشیانم وتوە ئەمە لەسەرەوە کە ئەمەیان نەکردو بەڕاستی ئەمە مقەسیرن. دارستانی دەستکردی وارماوە لە ساڵی 1982 دروستکراوە و زیاتر لە 40,000 داری لە خۆ دەگرێت بەڵام نزیکی لە گۆڕستانی قەزای شارەزور یەکێکی ترە لە گرفتەکانی دارستانەکە و سیمایەکی نەشیاوی بە سنوورەکە و خودی دارستانەکەش بەخشیوە. لە ئێستاشدا ئەگەری ئاوڕێکی جدی لێ نەدرێتەوە و پارێزگاری لە دارەکان نەکرێت دوور نییە بەشێکی دارستانەکە بەرەو لە ناوچوون بچێت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای شارەزور.